همو منيالان گرجو گل هاوري همو منيالان گرجو گل سفر اکاو اگره بوشان و بوشارج کو بو لادی بو سفری و بو گران تندو تو چه بو سفری و بو گران تندو تو گرجو گل شوني باشي أول يرى تبكي ها چیە گەنگێرە؟ ها ئەی نازانی سێری تەرەوە بیخوێنێرەوە. ئەها یعنی ئەو سەفەرە ڕێم بۆ ڕانیە؟ ئەی چۆن ئەم جاراتی بۆ ڕانیە؟ بەڕاستیە من زۆر سپاسی تۆکەم ئەم هەموو زەحمەتە کێشی بۆی کە بڕێم بۆ سەفرە و ئەم لاو ئەو لاو شوێنمان پێ بناسێنی و هاوڕێ و شت تاکن دە باشە بڵێ بزانم ئەدیۆ بۆ دیار نەبووی ها؟ چی بکەم وەڵا ویستم هاوڕێکانم دۆزمەوە بەس ئەم جارات بیرم کردەوە بچم بۆ ڕانیە. چوومە ناو باخچەکە لەوێ نەبووی؟ نا ئەواخر چوم بۆ هین چوم جەماعەتی خۆم باگر و کامێرا و بۆی بچین بۆ ڕانیە و هاوڕێکانم من بێکەوە بێت. ئێ باشە بۆ کوێ ئەو سەرەوە؟ ئاخەدا زۆر حەز دەکەم ئەو هینە بخوێنمەوە. ئاخر ئەکەوی ئەزانی چۆن؟ چۆنی ناکەوم بابە ناکەوم دێ بە برۆی رانیە ئێوە ئانیە ئێ رانیە ئێ خۆشە ئێ رانیە ئێوە ئانیە ئێ رانیە ئێ خۆشە ئێ رانیە ئێوە ئانیە ئێ رانیە ئێ خۆشە ئێ رانیە ئێوە ئانیە بیڵەرەوە ئێ خۆشە ئێ رانیە ئانیە ئێ رانیە ئێ خۆشە چەند خۆشە ئەوە چی؟ ڕانیە زۆر خۆشە زانی؟ هەریوەڵا؟ ئایسە مناڵانە بینی چەند جوانن مناڵانە ڕانیە؟ هاوڕێت زۆرە لێرە؟ زۆر ئەدی بەشی من بەشێن بەس نابێت زۆر داواکەی ها سەری نێو جادێکە سەرکە تۆسە خۆشە سێریکە ڕانیە وە وای ئاسێکسی ئاو مناڵە چۆنە باسکلە لێ خوڕێ خەتەری بەس قەیناوە هاوڕێمە نابێت لێ عادیسکەی ها هەتەر هاوڕێ نازانی بە قوربانی دیدەم ئاوەتە
بازانەکەم چۆنن؟ من ناوم گورج و گۆڵە منیش ناوم بەڵێنە باشە بێ خۆشحاڵم بەناسیتان ئەمە بە هاوڕێم ئێمە زۆر باشە دێ پێ بکەنە باچەکە مەرمەزە واتوانە ئەڵڵا تۆ جوان شو همو من على ام كاتب باش ئەم کاتە باش ئەوە چییە بێتاقەت دیاری هەروەڵا بێتاقەت دیارم بۆ لە ناو هاوڕێکاتانیت نا بێتاقەت مەبەوە نیە من هاتووم بۆ لاو منم بە هاوڕێ و باشە بەڵێ ناو چییە ژینۆ زۆر باشە منیش ناوم گورج و گۆڵە بەڵێ پێ خۆشحاڵم بەناسینە ژینۆ بەڵێ بەس نای بێتاقەتی باشە پێ بکەنە دەی پێ بکەنە پێ بکەنە دەی پێ بکەنە زۆر باشە لە قوتابخانەی ژینۆ بەڵێ لە پۆلی چەنی پێنجەمی سەرەتایی زۆر باشە ئەی لە چ قوتابخانەیەکی بتوێن زۆر باشە باشە تۆ خەڵکی کوێ ڕانی قەڵازێ قەڵاتزێ بەڵێ ئەی ئێستا لەکوێ ئێستا لە ڕانیم زۆر باشە بێتاقەت نەبی باشە بەڵێ چونکە ڕانیەشەر قەڵاتزێش دراسی ڕانیە باشە بەڵێ نابی بێتاقەت بی بەڵێ گۆرانی زانی بەڵێ ئەدە گۆرانێکم بۆ بدەی با بێتاقەت نەبی کە مامۆستا ئێتە پۆل ئێمە چ خێراگێتگۆ وەک پەیمانێک بباستین بۆ ڕێزی ئەو هەڵاستین وای ڕۆژ بە شێرەکان چالاک و دلێرەکان دەی دای وز بن و مامۆستا هاو وز بن و مامۆستا هاو دیتان خوێنوانەی پێش و بۆم دیاریکەن زوو بەزوو وانەی تازە ئەخوێنین گوڵی شادی ئەچێنین بەدانوست و باڕاوێژ ڕێی تاریکی منداخ خێز لە زایەی مامۆستاوە تەواوە زۆر باشە ئافەریم بەس بێتاقەت نەبی باشە ئافەریم ئەو هاوڕێمە لیا دانیشتۆ جێگاکەی زۆر خۆشە با بچین بۆ لای دەگڕەبی بەخێر بێن خۆش بی یاخوا بژی سپاس دەکەم خۆش بی باشە تۆ لەم جێگا خۆشە دانیشتوی زۆر خۆشە جێگاکەوەزانی وەڵا وتم ئەمەوێ یاسێکی خۆش بکەم و یاری بکەم زۆر باشە ناو چییە؟ من ناوم جێگرە جێگر خدر منیش ناوم گورج و گۆڵە یاخوا بەخێر بێ ئەو سوپاسانە دەکەم خۆش بی یاخوا باشە تۆ لە قوتابخانەی بەڵێ لە قوتابخانەی بەڵێ زۆر باشە لە قوتابخانە زیرەکی ها؟ ئیشەڵا زیرەک دەبن دە باشە منیش هاتووم بم بە هاوڕێو خۆشحاڵم بەناسینت باشە تۆ هیچ لە کێوەکانی ڕانیازانی هیچۆ بەڵێ شاخمان هەیە ئەوەیان چێوەڕەشە و ئەویان عاجیلێ و ئەوە کلکەی کۆڵینە لەو لە تالیوەیە بەڵێ ئەوەش ئاسۆسە زۆر باشە کامیان زۆر خۆشە وەکو بینی بێتێ وەڵا لای چێوەڕە زۆر خۆشە هەدە زۆر باشە باشەوە چییە خۆیتەوە وەڵاوە جبسە های جبس هەدانێکش بەشی من بە تامی زۆر خۆش ئازانی گۆرانی زانی تۆ نەخێر وەڵا داوا لێ بردونمەیە بۆچی وەڵا جا عافیەت بێ سپاس زۆر سپاس دەکەم ناخۆی تر نانە سپاس سپاس خۆش بێ ئەم کاتتان باش ژیان باش چۆنن باشی ناوچی تۆ سێهێن مەردەم حسێن زۆر باشە منیش ناوم گورج و گۆڵە لە قوتابخانەی بەڵێ لە چه قوتابخانەیە قوتابخانەی بۆ بتوێن ئەی لە پۆلی چەنی پێنجەمی سەرەتایی خەڵکی کوێی خەڵکی کەرکووک خەڵکی کەرکووکی ئێستا لەکوێی ئێستا لە ڕانیم
زۆر باشە گۆران نەزانی یان هۆنراوە هەوێنرا دەزانم ئێدە هۆنراوێکی خۆشم بۆ بڵێ دێ هەڵەبجە سیروان دەخیلە ئاگر دەبارێ شەپۆلێ بەگوڕ بەهاوە جارێ ڕەشماڵانی جەنگ هۆپۆ و دەست و دەر کەوای پولەکە گڕیان کردە بەر ئاسووبی گەردوونی ئاسووب پرسە ئەگێڕێ بۆ ئەو حاڵەی کورد زۆر سپاس بۆ تۆ ئەی تۆ ناوت چییە؟ شادام اسلام باشە لە چ قوتابخانەی بیتوێن ئەی خەڵکی کوێی؟ خەڵکی ئێرەین خەڵکی ڕانیان زۆر باشە گۆران نەزانی تۆ؟ بەڵێ گۆرانێکی خۆشم بڵێ دێ خێرا ڕۆژی پێنجشەممەیە ئەزانم حەماممان هەیە ئەزانم حەماممان هەیە وەی زۆرە ترسم لە خۆ بەڵام هەیبا بگریم باڵێ هات باخەنداوە ڕۆڵا پێشم کاوە بەتیا هەڵدان و قسەی شیرین ئەم گۆڕێ قژم دادین قژم بۆ دایانە دێ خێرا قژم بۆ دایانە دی قژم بۆ دایانەوە چییە؟ دی قژم بۆ دایانە پێ ئابرژێنە ئەم با بۆ ئەم هەموو واڵە زمانم لێ دەرداهێنێ فریشتا خاولیم بۆ دێنێ دایکم جلێم بۆ داهێنێ ئیتر سپاس زۆر سپاس بۆ تۆش ئەم کاتە و باش ژیان باش ئەوە چیەکەی؟ کردێلە دروستەکەم زۆر باشە دیارە تۆ دەستی هونەرە هەیە بەس یەکشی دەیە دەڕشتووە لێ مەگەرەوە باشە زۆر باشە ناو چییە؟ گوڵان خۆشی لە گوڵە چیە زانی؟ منی ناوم گورج و گۆڵە باشە زۆر سپاس باشە گوڵان خەڵکی کوێی؟ خەڵکی ڕانیان زۆر باشە شاری ڕانێ خۆشە؟ بەڵێ دیارە خۆشە منیش لێو هاتم شتی زۆر خۆشی تیا بوو مناڵەکانیشی زۆر عاقڵن باشە تۆ لە قوتابخانەی؟ بەڵێ بۆلی چەنی؟ سێ ئافریم زیرەکی دیارە گۆران نەزانی بۆم بڵێ؟ بەڵێ لە گۆرانکی خۆشم بۆ بڵێ بولبولێکی خۆش ئاواز بە چریکە تریکێکی سەد ئەمڕۆ سەر لە بەیانی هاهاها پەیامی تازەیانی هاهاها ئەمڕۆ سەر لە بەیانی هاهاها پەیامی تازەیانی هاهاها دەسات تڵێ گوڵاڵە بەودەنگە پڕ زڵاڵە دەسات تڵێ گوڵاڵە بەودەنگە پڕ زڵاڵە هی زۆر سپاس ئەزای من ناوم چییە؟ ناوەڵە من ناوم گورج و گۆڵە هاتم بم بە هاوڕێ بێەوە باشە پێ خۆشحاڵم بەراسینە منیش پێ خۆشحاڵم ئەی تۆ خەڵکی کوێی؟ من خەڵکی سلێمانیم خەڵکی سلێمانی؟ بەڵێ ئەی ئێستا لەکوێی؟ هەڵا ئێستا لە ڕانیان زۆر باشە باشە ماڵتان لێرەیە؟ بەڵێ بۆچی ماڵتان هاتووە تێرە؟ وەڵای نازانم ئەو کاتە لەبەری کە ڕانیە خۆشەوانیە؟ بەڵێ زۆر باشە تۆ گۆران نەزانی؟ بەڵێ لە گۆرانێکم بڵێ sol 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 la sol 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 la sol fa fa mi fa 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 sol fa do re mi fa mi re re do sol 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 la sol 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 la sol fa fa mi fa 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 sol fa do re mi fa mi re re do خۆشەویستم مامۆستایە لەناو کۆمەڵ وەسرایە ڕووناک پیرە زۆر پیرۆزە بۆ ئێمە زۆر زۆر دڵسۆزە خۆشەویستم مامۆستایە لەناو کۆمەڵ وەک چرایە ڕووناک پیرە زۆر پیرۆزە بۆ ئێمە زۆر زۆر دڵسۆزە سۆ 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 لا سۆ 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 لا سۆ فا 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 سۆل فا دۆ ڕێ می فا می ڕێ ڕێ دۆ سۆ 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 لا سۆ 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 لا سۆ فا 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 سۆل فا دۆ ڕێ می فا می ڕێ ڕێ دۆ زۆر باشە باشە تو بووە سوربیتەتەوە لە خوێندنی واناکانە فێرمان ئەکا کە ڕاستگۆ بین لە ژیانە بێ درۆ بین ماندوو ئەبێ لەگەڵمانە لە خوێندنی واناکانە فێرمان ئەکا کە ڕاستگۆ بین لە ژیانە بێ درۆ بین سۆ 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 لا سۆ 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 لا سۆ فا فا می فا 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 sol fa do re mi fa mi re re do so 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 la so 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 la so fa fa mi fa 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 sol fa do re mi fa mi re do
زۆر سپاس. زۆر باشە باشە هەموو فۆفۆفۆفۆسۆسۆسۆیت چی بوو؟ بووە سوور بیتەتەوە تۆزی لێ بکەنە دێ تۆزی لێ بکەنە زۆر سپاس چاوشینی برز ئاڵتۆنی ئەم کاتۆ باش جان باش. ناوت چییە؟ بینایی. زۆر بینایی منیش ناوم گورج و گۆڵە زۆر باشە باشە تۆ لە قوتابخانەی بەڵێ. لە پۆلی چەنی؟ 4 لە چ قوتابخانەیەکی؟ بیتوێن. خەڵکی کوێی؟ خەڵکی سلێمانی. ئەی باش ئێستا لەکوێ دانیشی؟ لە تەختە یەکەم. یعنی لە ڕانی تۆ؟ بەڵێ. زۆر باشە ماشەڵا چاوەکانی جوانە وەکو چاوەکانی منوانە ها سێری تۆ سێ چاوەکانم بکە گۆرانی زانی؟ بەڵێ. گۆرانی چی خۆشم بۆ بڵێ باشە؟ دای دای بڵێ ڕۆژی پێشەمەیە کە زانم حەماممان هەیە دایکم هات بە خەمداوە وتی ڕۆڵا پێشم کاوە. زۆر باشە ئافەرین زۆر سپاس ئەی تۆ ناوت چییە؟ ڕێناس. زۆر باشە منیش ناوم گورج و گۆڵە ڕێناز بەڵێ. تۆ حەزت لە چییە؟ لە میوە حەزت لە چییە؟ سێ. منیش حەزم لە مۆزە ئەی باشە تۆ لە قوتابخانەی؟ بەڵێ. ئەی بە هاوڕێی من؟ بەڵێ. ئەی گۆرانی نەزانی؟ بەڵێ. گۆرانی چی خۆشم بۆ بڵێ دێ زوو هەڵەستم بەیانی بەبێ دەنگی و ئاسانی سەوتی هەڵبڕە؟ چاو ئەشم خۆمە گۆڕم نانەخۆم جانتا ئەگەرمە دەستم ئەڕۆم بۆ جێمە بەستم بۆ قوتابخانە بۆ قوتابخانە لە پۆلا وزیاژیرم گەلێک بەست و بیرم چەپکە گوڵی مامۆستام کاتێ بۆ قشتاست. زۆر باشە ئافەرین زۆر سپاس گۆرانی نەزانی؟ بەڵێ. لە گۆرانی چی خۆشم بۆ بڵێ دێ کاتێک دەستمەوە ماڵێ ماڵم پڕ لە میوانە چەپڵە لێ دەمبە بۆ قەوزی بازاری جوانە قەوزی بازاری جوانە دەچێن بۆ قاوەخانە دەڵێن کاکی قاوەچی دەبۆم تێکا لەو چە جوانە ئیە ئی گۆرانێکم بڵێ ڕۆیە ڕوودێنەیە مادۆنەتی کۆنێ یارم بەرگای تەکنەوە لەبەر خۆکی لە ئەشان لە ئیجێڕمەوە کیژۆڵەی نەمچونەسە ئەریان لێ دێوەکەنە. زۆر باشە ئافەرین چەپڵەی چقایی بۆ لێ ئەم کاتە باش جان باش. ناوت چییە؟ دێرین. باشە منیش ناوم گورج و گۆڵە باشە تۆ دێرین خەڵکی کوێی؟ ڕانیا. زۆر باشە ئەی لە قوتابخانەی؟ بەڵێ. لە چ قوتابخانەیە؟ بیتوێن. ئەی لە پۆلی چەنی؟ 4 زۆر باشە باشە تۆ لە ڕەنگە حەز لە چ ڕەنگێکە؟ پرتەقاڵی. دیارە جلەکانەمی ڕەنگا و ڕەنگە زۆر جوانە جلەکانێ پرتەقاڵی بۆچی حەز لە پرتەقاڵیە؟ چونکاتی ئەوەی پرتەقاڵ تێدایە. پرتەقاڵە خۆشە ئەی بۆ حەز لە زەرد نییە خۆ زەردیش ڕەنگی مۆزە خۆشە زانی؟ مۆزم عەزدەی نییە. بۆچی حەز لێی نییە؟ شەی بیانەڵێ چونکە من حەزم لێتی ها باشە تۆ گۆرانی نەزانی؟ نەخێ. بۆ نایزانی هەر پێیەکەنی ئەم کاتۆ باش مامەسا باشتر بەخێر بێن ئەتوانی خۆتان پێ بناسێنی؟ ناوم ئەرسەلان حەسەن عەبدوڕەحمانە و دانیشتووی ڕانیە. بەڵێ منیش ناوم گورج و گۆڵە. بەخێر بێ گورج و گۆڵ بەخێر بێ خۆشحاڵ بووین بە هاتنت بۆ ناو منداڵانی ڕانیە. بژی مامۆستاجان خۆش بێ ئێرە کوێیە؟ ئێرە ڕانیە بەڵێ قەزای ڕانیە. باشە تۆ مناڵان خۆشەیە؟ بەڵێ مناڵانم خۆش دەوێت هەر ئەوە شەک وای کردووە کە لە بواری منداڵاندا بۆ منداڵان بنووس. باشە لە چ بوارەکەی چەکەی تۆ لە مناڵان مامۆستا؟ شێعر و چیرۆک. شێعر بەڵێ شێعر چۆن زۆر پێ خۆشحاڵم ببینینی تۆ خۆشحاڵی ئێمەش بەخێر بێن خۆش بێ مناڵانەکەیت خۆش بێ خۆ بەخێر بێن. باشە مامۆستا هۆراوەکانت زۆربیان باسی چیەکەن بۆ مناڵان؟ زیاتر باس لە ناساندنی دەوروبەر و پەروەردەی منداڵان دەکەن. زۆر باشە ئێمە زۆر پێ خۆشحاڵین. بەڵێ مامۆستا توانی هۆنراوێکمان بۆ بخوێنیتەوە؟ بەڵێ هۆنراوێکتان بۆ دەخوێنمەوە کە لەلایەن کۆمەڵێک منداڵانی ڕانیەوە
گوتراوە زۆر پێ خۆشحاڵین مناڵی ڕانیین ئێمە مناڵی ڕانیین ڕۆڵەی ئەم خاک و ئاوین پەبولەی باغی شارین وێڵی دوای زانیارین نازنازی دەم بەیانین پاک و بێگەرد و جوانین خونچەگوڵی بەهارین جیلوە بەخشی ژیانین ڕانیە مێژووی زیندووە بە دنیای سەلماندووە قەڵای ورە و ڕاپەڕین وانە و پەندی نەبەزین ڕانیە مەشخەڵی بەرزە بۆ ڕاپەڕین دەواازە خوایە ڕانی ئاوا بێ هەردەم ئاڵ و واڵا بێ خوا ڕانی ئاوا بێ هەردەم ئاڵ و واڵا بێ ئێوەش بەخێر بێن زۆر دەست خۆش سەرچاوان هیواداری ناخی زاریش نەبێ بۆ ناو منداڵانی ڕانیەک زۆر سپاس بەخێر بێ سەرچاوان نابێ و سەردانی کەستانەکەی گورجگۆ سپاس ئەم کاتە و باش بەخێر بێ ئەم کاتە ناو چییە؟ ڕێنوار خالید زۆر باشە منیش ناوم گورجگۆڵە خۆشحاڵم بەناسیینت زۆر سپاس لە چ شارێکی؟ شار ڕانیە زۆر باشە باشە تۆ سەر بە چ گروپێکی مناڵانی؟ شەوە لانەی منداڵانی ڕانیە زۆر باشە باشە تۆ ئەتوانی نوکتەیەکم بۆ بکەی؟ بەڵێ فەرموو ڕۆژێکیان مێلورەیەک فیلێک دەچن لە حەمام خۆشن ئەویش دوایی فیلەکە دێتە دەرەوە مێلورەکە نایە دوایی بە سابوونەکەەوە نووساوە بەخوا خۆش بوو زۆر سپاس شانی ئەم کاتە و باش ژیانم باش ناو چییە؟ کارێ سەڵا منیش ناوم گورجگۆڵە خۆشحاڵم بەناسیینت زۆر سپاس باشە تۆ خەڵکی کوێی؟ من خەڵکی ڕانیم زۆر باشە حەزەکەی بی باوەڕێ من؟ بەڵێ زۆر باشە باشە تۆ سەر بە چ گرۆپێکی مناڵانی؟ سەر بە گروپی لانی منداڵانی کوردستانم بەشی شانۆ زۆر باشە ئافرین یعنی شانۆی باشی تۆتیە ها؟ بەڵێ باش تۆ ئارەزوو چییە؟ حەزەکەی لە دوا ڕۆژ بی بەچی؟ حەزەکەم لە دوا ڕۆژدا بم بە پزیشک زۆر باشە لە شانۆ بۆ پزیشک نوکتازانی؟ بەڵێ نوکتەیەکی خۆش بێ بەس باشە؟ باشە ڕۆژێکیان پیا مەڕەکەی زۆر خۆشەوە لەگەڵ ئەوێ بیبا بۆ نەخۆشخانە نەخۆشەکە ئەوێ بیبە سواری توێتەکات ئەڵێ بە چەند سوارمانەکەی ئەڵێ تۆ 10 دینار و مەڕەکەش 10 دینار ئەڵێ ناوەڵاقەی ناکە مەڕەکەمە بەستم بە توێتاکەەوە ئەڵێ باشە پێوەیە بەستێت لە ڕێگە توێتاکە سەری ئاڕوات لەبەر ئەوە مەڕەکەش ئەمرێت دانی دیارە بێ کابراکەش ئەڵێ پێ بکەنە پارەکەت بەلاشە زۆر خۆشە ئەی باشە تۆ سەوتی خۆشە ها؟ بەڵێ دەگۆرانیی خۆش شمامۆ بڵێ دێ بێڵەیە زوو هەڵاستن بەیانی زوو هەڵاستن بەیانی بەبێ دەنگی و ئاسانی
دەست و دەموتەوەشم خۆمە گۆڕم نانەخۆم دەست و دەموتەوەشم خۆمە گۆڕم نانەخۆم جانتا ئەگیرمە دەستم ئەڕۆم بۆ جیمە بەستم قوتابخانەم خۆش ئەوێ زانست فێرە بم لەوێ بۆ قوتابخانە بۆ قوتابخانە زۆر سپاس ئەم کاتەوە باش زۆر سپاس خۆتمان پێ ناسیێنی مامۆستا خەلیل عەلی لە پرسرایی لانەی منداڵانی کوردستان لە قێڕانیە. زۆر سپاس پێ خۆشحاڵم بەناسی منیش ناوم گورجوگۆڵە. سپاسان دەکەین بۆ وەرکی چێشاتانە هاتوون بۆ مناڵانی ڕانیە بەسەر دەکەنەوە. نا زۆر سپاس ئێمە حەز دەکەین بە هەڕێی مناڵان زۆر سپاسان دەکەین ئێمەش هاوڕێتی ئێوەمان قبوڵە. زۆر سپاس باشە مامۆستا توانای پێمان بڵێ ئیشی تۆ لەو لانەیە چییە؟ بەڵێ ئێمە زیاتر هەوڵمانداوە مناڵانی ڕانیە کۆکەینەوە چونکە هیچ ڕێکخراوێکی مناڵان لە ناوچەکەیان نەبووە. ئێمە ژۆک و لانەی مناڵانی کوردستان هەوڵمانداوە زۆرترین مناڵ کە زۆرترین لە بەشە جیاجیەکانی لانەکەماندا جام بکەینەوە هەروەکو خۆشان دەیبینن کە بەشی مۆسیقامان بە سەرپەرشتی مامۆستا سەرکەوت بورهان کە کۆمەڵە ئاوازی تازەیان تۆمار کردووە بۆ شارە خۆشەویستەکەمان و بۆ مناڵە چاوگەشەکانمان لە شارەکەمانداوە هەوڵیشمانداوە مناڵان سوودمان لێ بینن لە هەموو بوارە جیاجیەکاندا کە ئێمە ویستومانە گەشە بە هەموو بوارەکان دەین بەبێ جیاوازی لە بەشە جیاوازەکاندا. زۆر سپاس مامۆستا هیوادارین هەروە لە خزمەتی مناڵان نابن. سپاسی ئێوەش دەکەین و سپاسی بەرنامەکەشتان دەکەین کە ئێوە هیوادارین بەرنامەکەتان لە گەشتە سندندا بێ بۆ زیاتر خزمەتکردنی مناڵە بێنازەکانی کوردستان. گورجوگۆڵ ئەڵێ چی بووە تەواو بوو؟ تەواو بەڕاستی جێرەی خۆش بوو خۆش بوو زۆر هاوڕێی جوانیشمانم وەزانی هاوڕێی چاک و باش محتەرم ئەلێ بەجێ ئەڵێ نەڕۆی ئەڕۆی؟ ئەڕۆ خواحافیزمی لە شار ڕانیاکەین ئەڕۆین بۆ شارێکی کە باش نییە کەواتە منیش ناتبینمەوە تا سەفەری تر ها؟ وەڵا نابینیتەوە خۆم لێ جەرمە باشە بە زۆر بیرتەکەمە منیش بیرەکەم بەس زۆر نانا سێنی من کەەوە بۆ سەری ئەولاکەی باشە کاروشتن نییە؟ دوورا و دوور چاوت ماچ دەکەم خوا حافیز دەبڕێ سەر چاوم ڕۆ هەموو مناڵان گورجوگۆڵە گورجوگۆڵ هاوڕێی هەموو مناڵان گورجوگۆڵ سەفەر ئەکاو ئەگەڕێ بۆ شار و بۆ شارۆچکەو بۆ لادێ بۆ سەفەری و بۆ گەڕان تونند و تۆڵە تونند و تۆڵ چێ بۆ سەفەری و بۆ گەڕان تونند و تۆڵە تونند و تۆڵ گورجوگۆڵ 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 گورجوگۆڵ